بڕیارمەدە بە داخستنی چایخانەکان و ئارایشتگەکان و ئەو شوێنانەی کە یاری ئاستینی تیاکرێەوەتە هۆڵەکان و لە هەمان کاتا بڕیارمەدە بە کردنبەری ڕێوشێنی پێویست بۆ چێشتخانەکان کە تا ڕادەیەکی زۆر مێز و کورسەکانیان کەم بکەنەوە و لە کاتی پێویستیشدا ئەوانش دادەخرێن. بۆیە ڕێکارەکان ڕۆژ بە ڕۆژ ڕێکاری تر دەگیرێتە بەر بە پێی ئەو ڕێنمایە و بەیانانەی کە بۆمان دەردەچێت و لە هەمان کاتا لیژنەیەکمان پێکێناوە بۆ پرژاندنی دەرمان و هەڵمەتەکە دەست پێ دەکات لە سبەینەوە شەو بە تایبەتی بۆ ناو بازاڕ و ئەو شوێنانەی واتە دەستگا ئەمنەکان کە دەوامی تایە بە شەو ڕۆژ و ڕەنگە بارەگای هێزەکانی پێشمەرگەش بگرێتەوە کە بارەگای زۆری لێ لەم ناوچەیە وەکو ئاماژەمان بکرد هەڵمەتی ڕشاندنی دەرمان بەردەوامە بێ لە قەزاکە و لە ناحەکانیش.